کێشەی کەم ئاوی لە قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری کێشەیەکی هەمیشەیی هاوڵاتیانی سنوورەکەیە بە تایبەت لە وەرزی هاویندا. هاوڵاتیان دەڵێن سەرەڕای بەردەوامی قەیرانی دارایی، بەڵام ئەوان لەم وەرزی هاوینەدا و بە ناچاری بە پارە ئاو دەکڕن. وەڵا حەو ڕۆژارە هەژ ڕۆژارە ئاومان دێ. ئەو حەوت هەش ڕۆژە بەشتانەکە؟ نە وەڵا بەشمان ناکە لەم سڵکاوە ئاوتێ ئەم بینای ئاوتێتە خوار لەم سڵکاوە ئاوتێن لە ئاو ماڵەکان لە بیر ئاو دێنین. وەڵای کرێ نام و بەردەوە حەوشەی پێشۆین. ناماڵی پێشۆین. ئەگەر بەشتان نەکا یعنی ناچارن بیکڕن؟ وەڵا ناچارین ئاو بکڕین، ئاوەکردن هەر بەشمان ناکەن نەوەڵا ئاوی چەمچەمانێک زارە حاڵ ماسڵ لەبەر بێ ئاوی. داواکاریتان؟ وەڵا داواکاریمان ئاوەکەمان بۆ چاکەن و باتر قەیران بخۆران ئاو خۆمان هەر دەکڕین. بەڕاستی حاڵمان نییە بەدەست بێ ئاویەوە، حەوت ڕۆژ جارێ هەش ڕۆژ جارێ ئاو دێت، ئەو ئاوەی کە دێت ئەو ئاوەی کە ئەگیرێت چەند تەنکیەکە کەفی نییە بۆ ژیان، بۆ پێداویستی ژیانی ڕۆژانەت. لە ڕاستی ئەگەر ئێمەگەر ئاو لێ بڕێ بێ ئاو بکڕین، نازانی فریای ئاو بکەوین، فریای کارەبا بکەوین، بەم قەیرانە بەم بێ موچەیە با سیستەمی چاو بخشێنەوە بە سیستەمی پاشەکەوتی موچە کێشەمان بێ ئاوەکە نابێ و کاتاتوانین ئاو بکڕین، بەس ئەوان کە وەک موچەکەمان بۆ پاشەکەوتەکەن با ئاوەکەشمان بۆ چارەسەرکەن، کێشەی کەماوی چارەسەکەمان بۆ چارەسەرکەن. وەڵڵاهی کاکە گیان ئاوەکەمان درەم تێ لە دوای ئەوەش کە کەسبی ئاوەکە ئێمە هەر نایە. ئایا هاوسەکانیش هەر عینی حسابە ئەسم دام لە دەرگایی ماڵ هاوسەکان ماوتیان ئاو نییە. کێشەی کەم ئاوی لە سنوورەکە لە کاتێکدایە کە شەوی ڕابردوو لە گوندی قشلاخی سەربەناحیەی تەکێ بۆ ڕێکی ئاو لەلایەن چەند کەسێکی نەناسراوە شکێنرا. لێپرسراوی بەشی پلان لە فەرمانگەی ئاوی چەمچەماڵیش ئاماژەبەوە دەکات شکاندنی ئەو بۆریە لە سەدا 20 کێشەی کەم ئاوی سنوورەکە زیاتر دەکات و وتیشی لە ئێستادا لە هەوڵی چاکردنی ئەو بۆریەدان. ئەم شەو شکاوە لە لای قشلاق تەبان ئەوەی بێمە ڕاگەنرا لەلایەن شوانەکان شوانی ئەومەنتەکەیەوە شکێنرا و نانێژ لە سەرەتا چاژ بکەنەوە. ئەوە بۆڕی ئاوی کۆمپانیای قەیوان و ماسە کە لە 120 ئاو ئەدەن بە چەمچەماڵ و شۆڕش تەبان کە ئەو بۆ ڕێ بشکێ ئێمە لە 120 کێشەکانمان زیاکە لەبەرەوەی ئەو وەکوتم 120 بۆ 25 ئاوی چەمچەماڵ و شۆڕژ لە ڕێگەی ئەو دوو کۆمپانیا دابی نەکرێت بە بەردەوامی لە کێشە یا حاڵەتی شکانی بۆڕەکانمان کە بۆڕەکانیشمان زیاتر تەمەنیان نزیک 32 ساڵەکە خۆی با لە 25 ساڵ بەسەرەوە بگۆڕانە ئەو بۆڕانشمان کە ڕزیون ئەشکێن بە بەردەوام ئەگەر حاڵەتی ئاسایی بێ اینجا ئەتوانین 20,000 متر مکعب ئاو دابین بکەین کە لە ڕاستیە ئێمە خۆی نزیکەی 40 بۆ 45,000 متر مکعب ئاومان پێویستە. هاوڵاتیانی چەمچەماڵ جەخت لەوە دەکەنەوە کە بەرپرسانی هەرێم مەبەستیان نییە کێشەی کەماوی سنوورەکەیان چارەسەر بکەن ئەگەرنا چەندین ساڵە بەڵێنەکانیان بۆ چارەسەرکردنی کێشەی کەماوی لە سنوورەکە جێبەجێ دەکرد. دوای زیاتر لە 27 ساڵ دەسەڵاتدارەتی کوردی تا ئێستش هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەدەست نەبوونی خزمەتگوزارە سەرەتایەکانەوە جیرۆ دەبوون. بۆیە بە بڕوای شارەزایان و چاودێرانی بوارەکە گەر بەرهەمی 27 ساڵەی حکومڕانێتی کوردی نەبوونی خزمەتگوزاری سەرەتایی و کۆمەڵێک قەیرانی دارایی و سیاسی بێت ئەوە باشترە دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەلوەداع لە کۆمەڵگەی خۆیان بکەن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.